لە هەفتەی پێشوازیکردن لە ڕۆژی ژینگەی کوردستان لەژێر چاودێری مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڕەحیم وەزیری هەرێم بۆ کاروباری دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە قەزای سۆران مەراسیمی ڕێزلێنان و پێشەنگایەکی فۆتۆگرافەری لە بواری ژینگە بۆ فۆتۆگرافەری نێودەوڵەتی سابیردری کرایەوە. هەر لە مەراسیمەکەدا شانۆگەریەکی ژینگەیی لەسەر پاراستنی ژینگەی کوردستان لەلایەن چەند قوتابیەکەوە ساز کرا. هەفتەی چاڵێکی ژینگەی ماڕاگەیاندووە ئامانجمان لێرە ئەوەدا کە بە خەڵکی خۆمان بن کە لەژێر خەباتی پێشمەرگەدا ئێمە ژینگەدا پارێزین و لە جەنگەلەکانی وڵاتانی جیهان کار دەکەم. ئەوەنی شەهادەی ئەی پلاسم لە نێو 93 وڵاتی جیهانی و ئەندامی تیمی ڕێکخراوی نێودەوڵەتی DCP و ئەندامی سێنچێری ئاسیامە. لە ژیانمدا جارێک لە جەنگەلەکانی جیم کۆربیت کە تووشی پڵنگێک بووم 5 تا 10 مەتر لێمەوە دوور بوو و لە جەنگەلەکانی مادێران کە تووشی مارێک بووم و لە کوردستانیش تووشی بەربوونەوە بوومە لە چیا بەربوومەوە. ساڵ بە ساڵ باس لە وشاری هاوڵاتیان دەکرێت لە هەرێمی کوردستان و بەتایبەت لەگەڵ هاتنی وەرزی بەهار خەڵک زیاتر گرنگی بەم پرسە ئەدات، بەڵام بەڕێ من پێم باشە هاوڵاتیان لەگەڵ قسەکردنیان و لەگەڵ ئەوەی کە باسی ژینگەکەن پێویستە کردارەکانیشیان دەربێ. لە لێدوانێکیدا وەزیری هەرێم بۆ کاروباری دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بە پەیامی ڕاگەیاند بایەخدان بە گەنجانی هەرێمی کوردستان یەکێکە لە کارە سەرەشیەکانی ئێمە. ئەمڕۆ بەشداریمان کرد لە چالاکیێکی ڕێکخراوی وار لە شاری سۆران کە ئامادەی کردبوو بۆ گەنجێکی بەهرەمەندی بەتوانە کاکە سابیردری. ئێمە سوپاسیەکەین دیارە بایەخدان بە گەنجەکانی هەرێمی کوردستان یەکێکە لە کارە ئەساسیەکانی ئێمە. مناسبەتی ژینگەش لە هەرێمی کوردستان بۆتە پرسێکی ژینگەیی گشتی سەرتاسەری لە هەموو چین و توێژەکان. ئەم مناسبەتی ساڕۆژی ژینگە لە هەرێمی کوردستان هاوکاتە لەگەڵ بردومانکردنی یەکەمین جاری ڕژەمی بەعز بەچەکی کیمیایی لە بالیسان و شێخۆسانان کە بووە هۆی شەهیدبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەداخەوە لەو ڕۆژگارە وەکو ئێستا گەنجانی هەرێمی کوردستان چین و توێژەکان ئەو هۆشیاریە گشتیە نەبوو و ئیمکانیاتە نەبوو کە دیکۆمنتی ڕووداوەکان بکەن، وێنەی ڕووداوەکان بگرن کە بیناسین بە دنیای دەرەوە. بەڵام نابێ ئەوانەمان لەبیر بچێ، ئەبێ لە هەر بوارێک لە بوارەکانی کاری ژینگەیە ئێمە خزمەتی گەنجەکانی هەرێمی کوردستان کەین. گرنجیدان بە ژینگەی هەرێمی کوردستان و پاراستنی لەلایەن کارگا پیشەسازیەکان و هاوڵاتیانەوە ژیانێکی تەندروست بۆ هاوڵاتیانی هەرێم بەرجەستە دەکات. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.